سڵاو لە بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەروەردەیی خۆشحاڵم کە جارێکی تر هاتوومەتەوە لاتان لە بەرنامەیەکی تایبەتدا. ئازیزانم، ئۆتیزم یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە هەموو کۆمەڵگەیەکدا بوونی هەیە و وەڕێکاری تایبەت گیراوەتە بەر بۆ توشبووان بەم نەخۆشیە. لە هەرێمی کوردستانیشدا کۆمەڵێک لایەن بە هاوکاری یەکتر هەستاون بەکردنەوەی چەند سەنتەرێک لە کۆمەڵێک شار و شارۆچکەی جیاواز کە تێیدا مەشق و ڕایەنان بۆ منداڵانە دەکرێت کە توشبووی ئەم نەخۆشیەن. ئەمڕۆ ئێمە لە شاری سلێمانی سەردانی باخچەیەکی ساوایان و چەند قوتابخانەیەک دەکەین کە لەژێر چاودێری وەزارەتی پەروەردەدا هەستاون بەکردنەوەی پۆلی تایبەت لە قوتابخانەکەیان کە ڕۆژانە کۆمەڵێک مەشق و ڕایەنانی تایبەت بە منداڵانە دەکەن. لەگەڵمان بن بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری کار و چالاکیەکانیان بین. یەک، دوو، سێ. لێ هەنیشان کامە لێ هەنی هەنی لێ هەنی بەدە لێ ئەو تێدەدی لێ دەست خۆش لێ هەنیان ئەوشمەندی بە خێراتنی تەلەڤیزیۆنی پەروەردەکەم زۆر سوپاسیانەکەم بۆی هەموو جارێ هاوکارمانن بۆ بڵاوکردنەوەی ئیشەکانمان دەستان خۆش بێ. ئێرە قوتابخانەی سەرشەقامە لە قوتابخانەی سەرشەقام پۆلی تایبەت هەیە بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و لەگەڵ ئینکلوسیڤ ئێجوکیشنەکەش لێرە جێبەجێکرێ، یعنی مناڵی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵ مناڵی ئاساییە لە پۆلا دانیشت، یعنی هەردوو بەرنامەکە لێرە جێبەجێکرێ. بەرنامەی دەمجی کولی و بەرنامەی دەمجی جوزئی. بەرنامەی دەمجی کولیەکە بریتیە لەوەی کە مناڵەکە هەر وەکو مناڵێکی ئاسایی لە پۆلا دانیشێ بەڵام بە هاوکاری مامۆستای پەروەردەی تایبەت. چەند خاوەن پێداویستی تایبەت بێ بەس توانای فێربوونەکەی لە سەر و 75ەوەیە، یعنی توانای فێربوونی هەیە وەک مناڵێکی ئاسایی بێ لە پۆلا، بەڵام پێویستی بە چەند پیشگیریەکەیە و ئامادەکردنی ژینگەکەی. ئەمە بەرنامەی کولیەکەمانە، دەمجی کولیەکەمان، یعنی دەمجی هەمووی بەرفراوان. دەمجی جوزئیەکە یعنی نیوە دەمج. ئەم دەمجی جوزئیە بۆ لە دوو ژورایە، یعنی بەرنامەیەکی تایبەتە تەنها لە شاری سلێمانیە جێبەجێکرێ. لە دوو ژوور ماوەرگرتۆ لە قوتابخانەی سەرشەقام و چەند قوتابخانەیەکی تریشمان هەیە لە شاری سلێمانی، 3 قوتابخانەی لێ و ئیستاش قوتابخانەی مەولانە خالید بۆ ئەم ساڵ ئامادە بێ. ئەم مناڵانە پێویستیان بەوە هەیە کە زیاتر هاوکاری بکرێن و گۆڕینی هەڵسوکەوتیان ئەبێ بۆ بکرێن و ئەبێ ئامادە بکرێن. هێشتا ئامادە نین بوو لە پۆلا لەگەڵ تەلەبەی ئاساییە دانیشن، ئەبێ ئامادەکرێن. ئەم مناڵانە 14 مناڵن. مامۆستاکانمان 3 مامۆسان، بەڵام 7 خۆبەخشمان هەیە لە شانساغ. بە زۆر سوپاسیانەکەم لێرەوە کە بۆ ماوەی 2 ساڵە یارمەتیمانێن بۆ ئەم 14 مناڵە کە ئامادەیان کەین بۆ ناو پۆل. دەمجی جوزئیەکە چۆنە؟ مناڵەکان کەین یەکەم جار لە ژووری تیچینەکە لە ژووری فێربوونەکە داننین، 2 مامۆسای یان 3 ئەچێتە ژوورەوەی مامۆستایەک لەگەڵ 2 خۆبەخشە ئەچێتە ژوورەوە. مناڵەکە ئامادەکەن، یعنی یا وێنەیان پێکەن یا ڕاضیان پێکەین، باسی ئەوەکەی شەوت زوو نووسووە، دانیشتووە، شیری خواردووە، یا کێشەی دانیشتنی هەیە حاولاکەی فێریکەی دانیشی. ئەگەر دانەنیشت لە 5 دقەوە بۆ 10 دقە بۆ چارەکێ بۆ 20 دقە بۆ 25 دقە تا 40 دقەکە فێریەکەی لە پێشا 5 دقە دانیشێنی، دوای ئەیبیتە دەرەوە یاری لەگەڵاکە هێنیتەوە 5 دقەیکە دانیشێنی. ئەستێرە ئەستێرە بازنەی هیچ مەکتەبێک بۆی نییە بە مناڵ لە وەرناگیرێت لە هەموو دیرەکان صفر ڕامی یەک چەکوش دوو پێنووسیەک دوو
سێ یەک دوو سێ مۆز یەک پێنج گەڵا یەک دوو سێ چوار پێنج آفرین سوورێکدا موری سوور موریشی هەوڵێ لەگەڵیا خەریک بی بۆ ئەوەی ئامادەیەکی بۆ دانیشتن ئەمە دەرسی یەکەم. دەرسی دووهەمەکە وەکو هەموو مناڵەکانی ئاسایی کە جەڕەس لێرە چنە ساحە لەگەڵ یانە یاریەکەن بەڵام بە مەرجەکە بێ مامۆسای ئێمە لەگەڵ یانابێ. دوایی کێنەوە پۆل ئەم دەرسە فێرکردنە یان ڕەنگەکانیان فێرەکەین یان هەڵبژاردن حیوانەکان گیاندارەکان دەنگی گیاندارەکان ئەم شتانیان فێرەکەی تۆزە مۆسیقاشیان بۆ لێرێ یعنی بۆی هیندنەوە گۆرانیشیان پێوترێ. پاشان کە جەڕەسی لێ ئاچێتەوە حەوشەم بۆ دەرسی سێم ئەچێتە پۆل لەگەڵ تەلەبەیە دانیشێ. زیاتر بۆ ناو پۆل ئەو دەرسانەیان بن کە ئاینە زانستە وێنەیە وەرزشە بۆ ئەوەی لانی کۆمەڵایەتەکەشی بزانێت کە ئەمە مناڵە لەگەڵ مناڵی ئاساییە هەڵسوکەوتکە. بۆ دەرسی چوار هەم ئەهێنرێنەوە بۆ ژووری پلەی گەیم لە ژووری پلەی ڕووم لە ژووری پلەی ڕوومە یاریەکان بەزە بێ زانستی بێ. مەسەلەن میکانۆکانە خەیتە بەردەمی هەوڵەی پێی بڵێ کامە زەردە کامە سوورە کامە شینە. دوای ئەوە لەسەر باڵانسەکە ئەڕۆی بۆی فێری تەوازن بێ ئەنجیان خەیتە سەر ترامپۆلین ئەنجیان خەیتە سەر حەوزی تۆپەکە. بە پێی بەرنامەکە هەموو یاریەکانیان بە مناڵەکانەکەی. دەرسی پێنجەمیش پاشانم دەرسەش کە تاوا بوو دەرسی پێنجەم ئەبرێنەوە ناو پۆل بۆ لای تەلەبەکان بۆ ئەوی بزانێت هەم دیسانەوە ئەمە تەلەبەیە. بەم شێوەیە ئەم مناڵە ئامادەکرێ. ئەم ساڵ خۆشبەختانە 5 قوتابیمان لەم ژوورە ئامادە بۆ ئیسا لە ناو پۆلەکانە لەگەڵ مناڵی ئاساییە دانیشتون. بەڵام کێشەکە چیە؟ کێشەکە لەوەیە ئەم پۆلە تایبەتە پێویستی بە مامۆسای یەکجار زۆرە، پێویستی بە بودجەیەکە یعنی ئەگەر مەسەلەن 400,000 بێ 500,000 بێ بۆی هەیان بێت چونکە ئەم پێداویستیانە ئەم یاریە زانستیانە ئەشکێن بەدەستیانەوە چونکە مناڵەکانمان فرەجوڵن زۆرە جوڵێن کێشە هینا و مناڵی ئۆتیزمیش بەڕاستی ناتوانێت قەت دەقە بە یەکەم جار لە پۆلا دانیشێ ئەبێ پۆلەکەش هەر بەرنامەی بۆ دانی لە پێشە 5 دقه اینجا 10 اینجا 15 ئەگەر کە بردیشتە پۆلەوە مانی گۆڵ بۆ ژوورە تاکە گۆڵ بۆ ژوورە وەرە بۆ ژوورەوە وەرە هەنی جان هەنی گۆڵ وەرە بۆ ژوورەوە کاک بۆ محەممەد جان بۆ ئێرە سيري بات فيهم اي عفري لسه تو عفري ماما يجا يا الله يا الله عفري ده بخوب ده يا دو عفري بارك آفرین وەرە زۆر باشە چوار پێنج ئەوجارش یەک سيري بات فيهم ثاني زين کە ئەیهێنی تۆ ژوورەکە ئەستراباتیان هەیە زۆریان زیاتر تونند و تیژن لەگەڵ شتە زانستیەکانە یاریە زانستەکانە
زۆر تەلەفە بێ و ئەشکێت ساڵانە ئەبێ ئەم شتانە بکڕێتەوە. بەڵام ئێمە کێشەکە لێرەیە چێ؟ کێشەکە لێرەیە یەکەم کەمی مامۆستا، دووهەم نەبوونی بوجە کە ئەمە زۆر کێشەی، سێهەم ئەم خێزانانێک کە ئەم مناڵانە هێنن بۆ ئێرە ئەکسەرێتیان هەژارن، ئێمە ناتوانین بە هیچ شێوەیە پارەیان لێ کۆ بکەینەوە، یان ئەو قورساییان بخەینە سەر بۆ ئەوەی ئەو یاریە زانستیانە بکڕن. ئەمە سێ کێشەکە زۆر گرنگە، بەڵام لە هەمویان گرنگتر ئەوەیە کە مامۆستاکە. ئەگەر بوجەکە نەبێم هەر کێشە نییە، ئەگەر شتی هەژاریش بن هەر کێشە نیە، بەڵام ئەگەر مامۆستا لێرەدا بمەزرێ بە گرێ بەست، ئەمە بۆ ئێمە کێشەکەمان حەلەکە. یان شەرت نییە چاودێر مۆزەف ئەوانی شەهادەیان نییە وەکو مۆزەفێک زۆر هاوکاری ئێمن کە مناڵەکانە بنە ناو ساحەوە و یا ئەیان بنە ناو پۆلەکانەوە. یک دقیقه علی جان برو نوادی علی رو بگیره بیاد آفرین امزارش نیارم علی برام یک دقیقه بردیم بعدا دبرانی جای وره زور باش آفرین هذه ملاجة کێشەی ئەم شوێنانە چییە؟ ئەم سێ شوێنەی کە ئیسا ئێمە هەمانەم سێ قوتابخانە و ئەژبێ بە چوارهەم ئەوەیە کە مناڵێکی یەکجار زۆر داواکاریەکە کە خێزانێکی یەکجار زۆر داواکاریەکە مناڵەکەی لێرە بێ و مناڵێکی یەکجار زۆرش پێویستی بەم ژوورانە هەیە، لەبەرەوەی مناڵی خاوەن پێداویستی تایبەت کە ئەبێ لە دایکەکە نازانێت چۆن هاوچووی لەگەڵ هەڵسوکەوتی لەگەڵاکە ئامادە نییە بۆ قوتابخانە، پێویستی بە ئامادە بوونە، پێویستی بەوەیە فێرکرێم، دایکەکە ئەبێ فێرکرێت چۆن لەگەڵ مناڵەکە هەڵسوکەوتە، ئەبێ بە هیچ شێوەیە لینە، ئەبێ قسەی ناشرینی پێ نەڵێ، ئەبێ مافی خۆی باتی وەکو مناڵێکی ئاسایی. کێشەکە زۆر جار هەیە خێزان هەیە ئەوەی هەیەی بۆ مناڵە ئاسایەکەی سەرفەکە ئاڵێ خۆ ئەم خاوەن پێداویستی تایبەتەوە، بەڵام پێچەوانەکەی ڕاستە. ئەو مناڵێکی ئاساییە خۆی ژیان بەسەرە بە ئەبێت چیت هەیە بۆ مناڵە خاوەن پێداویستی تایبەتەکە سەرفیکەی. زۆر داواکاری زۆری ئەم شوێنانە وای لێ هاتووە کە خەریکە ئیشەکەمان ئەوەستێت، هەرچەنە ئینشەڵا ناژوەسێ، چونکە ئیسا بۆ نمونە خۆی لە هەموو دنیا وایە پۆلی تایبەت لە 10 مناڵ زیاتر نابێ وەرگرم کە ئەیکەی بە 14 مناڵ 14 حاڵەتی جیا، یعنی مەسەڵەن ئیسا لەم مەکتەبەیە 3 مناڵی ئۆتیزمی دیار 3 مناڵەکە حالیان قورسە، یعنی ئەمە پێویستی بە 3 مامۆسایە. لەمەیە کێشەیە ئەنجا تایبەتی ئەو مناڵانی فرەجوڵەن پێویستیان بە خوێندنی فەردیە تاکی، ئەبێ خۆیان ببرێنە ژووری تاکیمان هەیە، ئەبێ خۆیان بە تەنها ببرێنە ئەوێ فێر بکرێن. ئەمە پێویستی بە یارمەتی زۆرە، پێویستی بەوە هەیە مامۆستاکە پرۆفشناڵ بێ، پێویستی بە خولە، پێویستە ئەم کەسانی کە لەم شوێنە ئیشەکەم بچنە دەرەوەی وڵات، سنتەرەکانی دەرەوەی وڵات ببینین. بەڵام لەگەڵ هەموو شتێکە نەماوەتۆ ئێمە ئەوەستین، چونکە ژیان هەر خۆی ناوەستێن، ئیشکردن بەردەوامە، مناڵ وەرگرتنیش بەردەوامە، بەڵام هیوادارم لە مەولا زیاتر ئاوەڕیان لێ بێتەوە، زیاتر مەکتەبەکان ئامادەباشیان هەبێ بۆ ئەوی ژوور بکەنەوە بۆ مناڵانی خاوەن پێداویستی بن و داواکاریکیشم لە مامۆستایانی خۆشەویست هەیە هاوپیشەکانم
کە ئەوەش مناڵی ئێمەن هی ئەم وڵاتەن پێویستە ئێمە ئیشیان لەگەڵا بکەین نابێ پشتیان خۆین وڵاتێک پێی ئەوترێ شارستانی کە خاوەن پێداویستی تایبەت و پیرەکانی ڕێزدار بن لەو وڵاتەیە ئەگەر ئێمە خاوەن پێداویستی تایبەتەکە ئیهمالکەین کەواتە قوتابخانە هیچ قورسایی خۆی نییە ئەگەر قوتابخانەیە خاوەن پێداویستی تایبەتی تیابێ ئەو قورساییەی نییە بۆی کە ئەگەر قوتابخانەیە دە مناڵی خاوەن پێداویستی تایبەت بگرێتە خۆی هەر لایەنە ئینسانیەکە لایەنە پەروەردەیەکە دوای ئەم مناڵانە مافی خۆیانە لە کۆنگرەی پەروەردەی 2007 و 2015 دەنگی یاسایی خۆی هێناوە کە مناڵی خاوەن پێداویستی تایبەت وەکو مناڵێکی ئاسایی مافی خوێندنی هەیە هاني جان دانشة هاني أدي دانشة ده زۆر باش ئافرین هاني جاوز دانشة ده هاني دبر دانشة هاني جاوز ولا أدي دانشة دبر دانشة ده سناقي سوي ده جو بين بعض شوفكم عاديني بتشيت ايش فوق أنا أنيا أنا بتشيت ئەم باخچەیە بۆ مناڵانی خاوەن پێداویستیە بە هەموو شێوەکانی وەکو داون سێندرۆم هەروەها شەلەر دەماغ هەروەها حاڵەتی ئۆتیزم و دواکەوتنی گەشەی زمان و دواکەوتنی جوڵە ئەمانە هەمووی لە خۆگرێت ئەم باخچەیە کە دروست کراوە وتمان پەروەردەی پێشوەختە کە لە هەموو جیهانە گرنگێکی تایبەتی پێدرێ بۆ مناڵانی کە دواکەوتنیان هەیە لە ڕووی زمان لە ڕووی جوڵە لە ڕووی دەرک پێکردن لەو شتانەوە کە بۆ ئەوی مناڵەکە پێشەوەی بگاتە تەمەنی 6 ساڵ ئەو کێشانەی نەمێنێت باخچەکەمان سەر بەڕێبەرایەتی پەروەردەی گشتی سلێمانیە ینی حکومیە ئەم باخچێمان ڕۆژانە ئێمە مناڵێکی زۆرمان هەیە مناڵەکان تقریبان 40 بۆ 45 مناڵە بن لە هەموو حاڵەتەکان دابەشە بن بەسەر هەفتەکانە مەسەڵەن لە 4 ڕۆژی هەفتەکە ئەو مناڵانەیەنەوە هەر مناڵ و لەگە مامۆستای تایبەتی خۆیەتی سعاتی یەکەم لە ژوورەوە ئیشی تاچیان لەگەڵاکرێت کە پێوترێ ئیشی ماسوولکەی بچووک وەکو مور و پێوەکردن مناڵمان هەیە کە تەرکیزی دەست و چاوی وەکو یەک نییە مەسەڵەن سەیری ئەو لاکە بۆەوەی کە تەرکیزەکانی هەموو هەستەوەرەکانی کۆکرێتەوە فێری ئەوەکرێت کە مووەکات ئەم شتانش ئەبێ ڕۆژانە لەگەڵ دایک و باوکە پێ ئاوترێ ئامانجی بۆ دانرێ پرۆگرامێکمانەیە پرۆگرامی پۆرتاجی عالەمیە ئاستی مناڵەکە دیارەکرێت و دوای ئەو لە ماڵەوە دایکەکە خێزانەکە فێرەکرێت چۆن لەگەم مناڵەکە ئەو ئیشانە بکات کاتێک کەیەنە ئێرە وتمان مناڵەکە هەڵسەنگاندین بۆ کرێ بزانین لە چه ئاستێکەیە دوای ئەوە ئەچێتەوە بۆ ماڵەوە لەو شتێک کە مناڵەکە کێشەی هەیە ئیشی لەگەڵاکە دایکەکەم بۆ هەفتەی ئایندە کە یانەتی ئێمە هەڵسەنگاندنی بۆکەین بزانین ئایا ئەو هەنگاوە ببڕێت ئەو ئامانجی کە بۆمان داناوە فێر بووە یان هەر لە ئامانجەکەی خۆی بمێنێتەوە ئەمە بە نیسبەت ئیشکردنەکە وتمان هەر مناڵە و سعاتێک مامۆستاکان لە ژوورەوە ئیشی لەگەڵاکەن دوای ئەوە خواردنێکی بچووکمان هەیە وەکو شەربەتە وەکو بسکیتە ئەو خواردنە بەسیتەیان ئەیخۆن دوای ئەو مناڵەکانمان ئەچنە قاعەیەکمان هەیە قاعی پێوترە ماسوولکەی گەورە مناڵەکان فێریەوەکەن چۆن تەوازن بکەن چۆن باز بن چۆن مەسەڵەن یاری بۆڵینمان هەیە یاری خلیسیانە یاری جۆلانە ئەوانە لە ڕێی ئەو مناڵانی کە ئێمە هەمانە وەکو مناڵی ئاسایی نین مەسەڵەن خۆیان پەیوەندی بکەن ئەبێ ڕۆژانە وای لێ بکەی فێریکەی چۆن پەیوەندیەکان دروست دەکات چۆن پەیوەندی لەگەڵ دایک و باوکە دروستەکە هەر هەموو مناڵەکان ئێمە کێشەی گرفتی ئاخاوتن و قسەیان هەیە بۆچی گرفتی ئاخاوتنیان هەیە لەبەرەوەی کە گرفتی پەیوەندیان هەیە یعنی ناتوان پەیوەندی بکەن کە پەیوەندی نەکرد ناتوانێت تەقلید بکەن کە تەقلیدی نەکرد ناتوانێت قسە فێر بێت
بخير هاتنا يا سوسة مامۆستاگیان دایک و باوکان گلەی ئەوواکەن کە ئەم سنتەرەی ئێوە تەنها هەفتەی یەک ڕۆژ مناڵەکانیان ئەبینێت و مەشقوڕانیان پێەکە ئەوان پێیان وایە کە ئەم ڕۆژە کەمە پێویستە مناڵەکانیان زیاتر سەردام بکەن بۆ ئەوەی کە شتی باشتر فێر بن و باشتریش ڕابن بەڕێستان لەبارەی ئەمەوە چیتانەیە؟ ڕاستە ئێمە هەفتەی ڕۆژێکە مناڵەکانمان کێن بۆ ئێرە وتمان کە ئاماژەمان پێیان مناڵەکانمان دابش کردو بەسەر ڕۆژەکانی هەفتەیە بەڵام بەبووی ئەم سنتەرە لە کاتێکە کراوە کە ئەم قەیران و شتە بوو یعنی هیچی کە ئەم شتانی ئەیبینی لێرە هەمووی زۆربەی ڕێکخراوەکان و زۆربەی خێرەمەنی شارەکە کردوانە لێرەوە دەستخۆشیان لێکن کە ئەو کەسانی هاوکاریان کردووە لە دروستکردنی ئەم باخچێ بۆ ئێمە بەڵام ئێمە لێرە داواکاریمان ئەوەیە کە لە بەڕێبەراتی پەروەردە ئەو کەسەی کە حەزی ئەوەی کە ئارەزومەند دەبێتە ئەم بەرنمەیە هاوکاری بکەن و ڕێگری نەکەن بەڕاستی چونکە ئەمە ئیشێکی قورسە زۆر کەس ناتوانێت بێتە ئێرە ئەمەش بە زۆر نابێ ئێمە خەڵک بە زۆر بێنین بەڵام زۆر جار کەس هەبووە ئارەزومەند بووە هاتوۆتە بەرنمەکە ئاسانکاری بۆ نەکراوە ئەگەر بێت و تربیات ڕاستە لە ڕووی قەیرانی دارایی و ناتوانێت هاوکاریمان بکە بەڵام لە ڕووی دابینکردنی کەسەکان و لە ڕووی دابینکردنی میلاکات و ئەتوانن هاوکاریمان بکەن لێرەوە داوایان لێکن کە ئاسانکاریمان بکەن ئەو ڕۆژش لە لای مامۆستابەکر بووین زۆر دەستخۆشی لێکم کە هەوڵیا و کە زۆر بە جددی وعدیا و هەر شتێک هەبێ هەر کەسێ بێت بۆ ئێرە ڕێگری لێ نەکە و ئاسانکاری بۆ بکات من وەکو باوکی مناڵێکی ئۆتیزم دەستخۆشیتان لێکم بۆم چاپێکەوتنا بەڕاستی هیوای تەمەندرێژ و سەرکەوتن بۆ ئەم سنتەرە ئاخوازم هیوادارم ئەم سنتەرە هەر بەردەوام بێ بەڕاستی ئەم سنتەرە توانوێتی وجودێکی هەبێ کە هەم لە ڕووی ڕاهێنانەوە بتوانین مناڵەکانمان بەرەو پێشون بچێ بەڵام ئەوەی کە تێبینیمان هەیە لەسەر ئەم سنتەرانە ئەوەیە ئێمە لە هەفتێکە یەک ڕۆژمان هەیە و ئەم ڕۆژەش لە ئەسەر وەکو باوکی مناڵێکی ئۆتیزم تەنها ڕۆژانی یەکشەمەیە 4 سعات لە 8 بۆ سعات 12 نیۆڕۆ و هەندی ڕێنمایی کەشمان پێ بەخشن ئێمە لە ماڵەوە ئەو ڕێنمایانە جێبەجێیەکەین بەڕاستی تەسیرێکی زۆری لەسەر مناڵەکانمان دروست کردووە ئەم سنتەرە هیوای سەرکەوتن بۆ مامۆستا بەڕێزەکان ئەخوازم و هیواداریشم حکوومەتی هەرێمی کوردستان ئاوەڕێکی جددی لەم سنتەرانە بداتەوە بوونی ئەم سنتەرانەوە لە باوکی مناڵی ئۆتیزمەکە کە بەرەو پێشچوونێ لە مناڵەکانیانە بەدی بکەن هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەڕاستی ئەم سنتەرە جێگای خۆی لە دڵی هەموو لایەکە کردوێتەوە و تەمەندرێژ بن سێری بەرپێوکانی بزانە لێو دەری ناکەیت